لا سەرەتای ئەم ساڵەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی قەیرانی دارایی حکوومەت یاریێم کۆمەڵێک هەنگاوی گرتە بەر هەندێک لەو هەنگاوانیش بریتی بوون لە جێبەجێکردنی سیستەمی پاشەکەوتکردنی موچەی فەرمانبەران پێگەنانی لیژنەیەک بە مەبەستی سەرپەرشتیکردن و وردبینیکردنی سەرجەم ژمارە حسابیەکانی تایبەت بە داهاتەکانی نەوت و گاز فرۆشتن و کڕین و ئاڵوگۆڕی نەوتی خاو و بەرهەمە نەوتەکان لە ڕێگەی زیادکردنی ئاشکراوە بێت جگە لەو نەوتەی لە ڕێگەی بۆریەوە دەفرۆشێت گۆڕینەوەی پارەی داهاتی نەوت بدرێت بە چەند بانکێکی کردی تایبەت چاودێریکردنی بازاڕ و دابەزاندنی نرخەکان زیادکردنی باج و ڕسومات بەڵام بەپێی بە دوواداچوونەکان دەردەکەوێت ئێستا حکوومەتی هەرێم زیاتر ئەو هەنگاوانەی جێبەجێ کردووە کە بارگرانی زیاتری لەسەر شانی هاوڵاتیان دروست کردووە وەک جێبەجێکردنی سیستەمی پاشەکەوتکردنی موچە و زیادکردنی باج و ڕسومات هەرچی ئەو هەنگاوانەشە کە ڕاستەوخۆ و پەیوەندیدارن بە حکوومەت خۆیەوە وەک پێداچوونەوە با پرسی نەوت و ئەنجامدانی چاکسازی و چاودێریکردنی بازار وەک پێویست جێبەجێ نەکراون زیادکردنی باز لە سەر هاوڵاتیان یەکێکە لەو هەنگاوانەی ماوەی چەند مانگێکە چووەتە بواری جێبەجێکردنەوە بە جۆرێک تاپۆکردنی خان و حەوت بەرامبەری پێشووتر بەرز بۆتەوە بە نمونە هاوڵاتیەک زەویەکی 200 مەتری لەسەر خۆی تاپۆ بکردایە پێشتر کەمتر لە 200,000 دیناری عێراقی تێدەچوو چونکە لە سەدایەک باجی لێوەردەگیرا بەڵام ئێستا زەویەکی 200 مەتری ئەگەر نرخەکەی 50 ملیۆن دینار بێت 1,500,000 دینار باجی لێوەردەگیرێت بەوەش ڕێژەکە حەوت بەرامبەر زیادی کردووە هەروەها کری پاکوخاوێنی شەقامەکان و ناو بازارەکانیش لە 5,000ەوە بۆ 15,000 دینار بەرز بۆتەوە پێشتر لاسەر زیادکردنی ڕێژەی باج وتەبێژی حکوومەت یاریێم ڕایگەیاند بوو هاوڵاتیان هەموو ڕۆژێک کڕین و فرۆشتن باخان و زەویەوە ناکەن بۆیە زیادکردنی باج کاریگەری لەسەریان نابێت هەنگاوێکی تر کە حکوومەت گرتوێتە بەر بریتە لە زیادکردنی باج لەسەر مامەڵەی هاتوچۆ بۆ نمونە ئۆتۆمبیل بەناوکردن لە 53,000 دینارەوە بۆ با 105,000 و سەرپێچی تیژڕەوی لە 6,000 دینارەوە بۆ 80,000 دینار زیادی کردووە کە کەمترین نرخە وەستانی ئۆتۆمبیلیش لە شوێنی قەدەخەکراو لە 20,000ەوە زیاد کراوە بۆ 40,000 دینار هەروەها وەرگرتنی تابلۆی ئۆتۆمبیل لە 1 ملیۆن دینارەوە بووە بە 1,250,000 دینار کە کەمترین نرخە و بەپێی جۆری ئۆتۆمبیلەکە دەگۆڕێت بەپێی زیادکردنی باجەکانیش دەردەکەوێت حکوومەتی هەرێم لە هەندێک شوێندا 100% باجی لەسەر هاوڵاتیان زیاد کردووە زیادکردنی ئەم باج و ڕسوماتانە لە کاتێکدایە کە حکوومەتی هەرێم موچەی 4 مانگی ساڵی ڕابردووی فەرمانبەران قەرزارە و لە ئێستاشدا تەنها موچەی 3 مانگی ئەم ساڵی دابەش کردووە بەشێک لە ئابووریناسانیش دەڵێن چاکسازیەکانی حکوومەت لە بەرژەوەندی هاوڵاتیاندا نەبووە و تەنانەت لە چەند شوێنێکدا کرێی خان و هەروەک پێشتر وایە و نرخی شتومەتیش بەرز بۆتەوە. هێرشقادر NRT هەولێر.